یانەی سیروانی هەڵەبجە نەیتوانی بریتی قۆناغی داهاتوو لە دەست کفری وەربگرێت و بە گۆڵێک لەگەڵ یانە گەرمیانەکە یەکسان بوو. لا یاریکی چارەنووسازدا بۆ هەردوو لە هەردوویانی کفری و سیروانی هەڵەبجە لە نێو یاریگای کفری لە شەڕکێشەکانی خولیانە پلەدۆکانی کوردستان بێگەیشت. کفری با بردنەوە یەکسانبوون دەگەیشت با قۆناغی داهاتووی خولەکە، بەڵام سیروانی هەڵەبجە تەنیا بردنەوە ڕاگررتنی کفری قۆناغی داهاتووی بۆ مسەوگەر دەکرد. بۆ هەردوویان ناسێکی باشیان پێشکەش کرد و چەندین هێرشی مەترسیداریان دەگرێت سەر گۆڵی یەکتر. یانەی خانەخێ توانێت نیوەی یەکەم یاریەکە بە سوودی خۆی و با گۆڵێکی عەلی عوسمان لە قوڵێکی 28 وەتای ببێت. لە نیوەی دووەمدا سیروانی هەڵەبجە هێرشەکانی چڕتر کردەوە بە بەسی شکاندنەوەی ئەنجامەکە بە سوودی خۆیان، بەڵام کاتی یاسایی یاریەکە بە کۆتاتوو لە کاتی زیاترا و ڕێبین سەنگەر با لێدانی سزا گۆڵ یەکسانبوونی بۆ سیروانی هەڵەبجە تۆمار کردەوە، بەڵام ئەنجامەکە بە سوودی کفری کۆتاییات و بەم یەکسانبوونەش کفری گەیشتە قۆناغی داهاتووی خولیانە پلەدۆکانی کوردستان. بەخێرهاتنان دەکەم سوپاس بۆ خۆیاری ئەمڕۆ براوە بووین. لە ڕاستی ئێمە لە یەکەم یاری ئەم قۆناغە دۆڕان زەختێکی گەورە کەوتە سەرمان. دوو بردنەوەی دو ئەوسا یاریەکەی بۆمان ئاسان کردنەوە. ئەمڕۆ هەرچەندە ئێمە لە یاریگای خۆمان تەنها پێویستمان بە خاڵێک بوو، ئیشمان بۆ ئەوشە کردووە الحەمدولیلا بەدەستمانێنا. پشت بەخوا بۆ قۆناغی 16 ئامادەکاری باشتر و ئینشاڵڵا ئەتوانین باشتر بین بۆەوەی سەرکەوین بۆ خولی پلەیەک. دیارە ئێمە لە دووەم یاری خولی کوردستانە ئەم تێپمان وەرگرت، ئێمە یاری ڕانە یاری یانەی کفری وەرمانگرت. دیارە ئەم دوایارەش خۆی بۆ خۆی قورسایەکی تایبەتیە و بە تایبەتی ڕانێ لەگەڵ یانەی کفریە. بە تایبەتی یاری کفری دوایاریمان لە یاریگای خۆیانە تۆزە قورس و ئێمە بە تەعادول لە ساحەی کفریە لە مەسلحەی ئێمە هەر فۆزمان کرد، یاریەکەش پێم وایە یاریکی باشمان کرد. بە تایبەتی ئێمە زۆر لە کفری باشترین فرسەی زۆرشمان فۆتان، بەستر چەند زیاورمان نەبوو لە ئاخریا بە تەعادول یانەی کفری سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو.